خۆشەویستان تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نوشتە و جادوکردن و ئەنجامەکانی بەسەر کۆمەڵگەوە کە ماوەیەکی زۆرە کۆمەڵێ خەڵک بە ناوی سحر و جادو نوشتە و بە ناوی ئاینەوە زۆر جار کەوتونەتە قۆڵبڕین و بە جۆری لە جۆرەکان گیرفان خاڵیکردنەوەی بەشێکی زۆر لە خەڵک کەوا ئەم خەڵکەش زۆر جار لە ناهۆشیاری و نەزانی خۆیانەوە پەنا بۆ خەڵکێک دەبا کەوا چارەسەرەکەی تەنها لای خوایە و ئەوان هیچ شتێکیان بەدەست نییە. ئێمە ئەمڕۆ هەم لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئاینیە و باز لە کاریگەریە نێگەتیف و خراپەکانی نوشتە و جادووەکەین بەسەر کۆمەڵگەکەمانەوە و تا چەند پێویستە لایەنە پەیوەندیدارەکان وەکو پاراستنی کۆمەڵگە و ئاینی پیرۆزی ئیسلام و زانایانیشی وەکو پاراستنی قیەم و بەهای ئاینی لە کۆمەڵگەدا تا چەند پێویستە بەرەو ڕووی ئەو خەڵکانە ببنەوە. بەڕێز مامۆستا نەوزاد زانای ئاینی قسە لەسەر ئەم پرسە گرنگەمان بۆ کە مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادە بن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرمودەدا هەڕەشەیەکی توندی قیامەتی لەو خەڵکانە کردووە کە هانە ئەبەن بۆ ساحیر و جادوگەرەکان بە جۆرێ لە جۆرەکان کەوا هەڕەشەی توندی لێکردوون. بۆچی لە ئێستادا خەڵکێکمان هەیە موسڵمانیشە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پێشەوە خودی خۆیزانێ بەڵام بۆ چارەسەری نەبوونی مناڵ دانەمەزراندنی ئازادبوونی کوڕەکە یا چاکبوونەوەی لە نەخۆشیەکان پەنا بۆ خەڵکێکە باکەوە تەنها ئامانجی پارە وەرگرتن و ڕوودکردنەوەی خەڵکە. الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. مسلمانێتی بەتەینا کافی نییە بەڵکو ئینسان ئەبێ بەردەوام ئیمانی خۆی بەرز کات. هەر کاتێ ئینسان تاوانی کرد ئیمانی دائەبەزی، هەر کاتێ عیبادەتی کرد بە مخلیسی بە نیازێکی پاکە و بۆ خوای پەروەردگار ئەو کاتە ئیمانی بەرزە بێت. هەر کاتێ ئیمانی بەرز بووەوە ئەوەی ئەعتیماد دەکاتە سەر خوای پەروەردگار پشت بەست بەخوا ئەبەستێ. بەڵام کە ئیمانی لاواز بوو ئیتر با موسڵمانیش بێ ئەو کاتە شتی تر لە لای ئەبێتە ئەسڵ. ئەسڵ وایە ئینسان ئەبێ بەندە بێ. طبیعەتی ئەم ئینسانە وایە خوای گەورە وا دروستی کرێ ئەبێ بەندە بێ. ئەگەر بەندەی خوا بوو ئەوە تێ بەندایەتی هیچ کەسێکی تر و هیچ شتێکی تر ناکە، نە پۆڵ و پارە و نە ئافرەت و نەپەنا بۆ هیچ شتێک نابە. بەڵام ئەگەر بەندایەتەکەی بۆ خوا لاواز بوو ئەو کاتە پەنا ئەباتە بەر ئەو شتانە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو فەرمودەی جەناب ئیشارەت پێکرد کە ئەفەرمێ من ئەتا عەرافا ئەو کاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد. وتا هەر کەسێ بچێ بۆ لای جادوکەرێ بۆ لای ساحیرێک بۆ لای کەسێک لەو کەسانەی کە بە جن و شەیاطین ئیشەکەن بە پێی قورئان و سنت ئیش ناکەن ئەوە ئەو کەسە و بڕایشی پێ بکات، یعنی بڕای بەوە بێ کە ئەوە شتێکی بەسوودە و ئیشی پێ بکە ئەوە کافر بووە بەوەی بۆ محەممەد دابەزێنراواتە بە قورئان. یا لە فەرمودەیەکی ترا فەرمێ من ئەتا عەرافا ئەو کاهنا لم تقبل له صلاة 40 يوما. واتە هەر کەسێک بچێ بە لای عەراف و کاهینێک بەس بە مجەڕەد چوونەکەی بڕایشی پێ نەکات بۆ پرسیارێ بچێ بۆ شتێ بچێ 40 شەو خوای گەورە نوێژی لێ قبوڵ ناکات. ئەمە هەڕەشێکی زۆر ئاشکرایە. ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ لاوازبوونی ئیمانمان. شیرازە تێک چووە لە هەموو ڕێیەکەوە تێک چووە، تەنها لەم ڕۆوە تێک نەچووە کە خەڵک دیارە لە ینی لە بواری سیاسی، بواری کۆمەڵایەتی، باری فکری، عەقیدەی هەموو شتێکی خەڵک تێک چووە. هەر کاتێک کە بواری عەقیدەی خەلەلی تێکەوت ئەو کاتە خەڵک پەنا ئەبەنە بەر ئەم موسیبەتە گەورەی کە بەسەر خۆیان و خەڵکیشیان ئەهێنن. کەواتە مامۆستا ئایا سحر و جادو بوونی هەیە؟ چونکە هەنێک کەس هەیە دەڵێت سحر و جادو هەیە بەڵام نابێ باوەڕی پێ بکەیت. کەواتە ئایا ئەمە بوونی هەیە لە ئەسڵا کە زۆربەی کەس بۆ ئەنجامدانی کارەکانیان پەنای بۆ ئەبن؟ مەسەلەی بوونی سحر و جادو بەڵێ بوونی هەیە. نەسەکانی قورئان، فەرمودەکانی پێغەمبەری خوا، واقعی ژیانمان هەموو ئەم ئەسەلمێرن. ئێمە قورئانمان بەدەستەوەی خوای پەروەردگار لە چەندین شوێنە باسی کردووە. يعلمون الناس السحر آياتي 102 سورة بقرة أو يكشك لبلغكان بلغي تري زورة يا فرمودكاني بيغمبري خوا عليه الصلاة والسلام خوتان بباريزن لحوت تاواني زور قورة يكشي لو أنا السحر. أما إجماع أمتي لسائر أو السحر هي سحر أم ساحرة أم كسا بياوة يا آفرتا بەهۆی کۆمەڵی شتەوە کە بە خەڵکی ئەوە نایە ئێمە لە بەرنامەکانە باسی بکەین نەوەکە خەڵکێکی نەزان لێوەی فێر ببن سحر بکات. بەهۆی کۆمەڵی شتەوە خۆیان لە شەیاطین نزیکەکەن و کە خۆیان لە شەیاطین نزیک کردەوە شەیاطین ئەم ئیشانەیان بۆ ئەکا
بەڵام هەموو ئەمانە غەدرە خیانەتە زوڵمە ماڵی خەڵک بە ناحەق خواردنە کۆمەڵێشت کە ئەگەر بتانێت پرسیاری بکەن ورد ڕوونی ئەەکەینەوە بەڵێ سحر حقیقەتی هەیە وجودی هەیە بەڵام موسڵمان ئەبێ خۆی لێ بپارێزێ ئەگەر ناپێی کافر ئەبێ پەنا ئەگرینە خوای پەروەردگار ئەگەر بڕای پێ بکە و ئیشی پێ بکە ئەگەر نا بە نەزانی بیکە و نەیزانێ ئەوە ئیتر زۆر خەتەرێکی گەورەی کردووە کە ئەکبەری کەبائیرە یعنی ئیتر لە شرک و کوفر و دوای ئەوە یەکسەر سحر دێ مامۆستا بۆ نمونە ئێستا کەسێک سحری لێکراوە بە نمونە من سحرێکم لێکراوە نیشانەکان چین چۆن بزانم کە من سحرم لێکراوە گرنگترین ئەو نیشانانە چییە لە منا بەدی بکرێت کە ئاماژە بن بۆ ئەوەی کە ئەو کەسە سحری لێکراوە جۆری سحرەکە ئەیگۆڕێ ئەگەر تۆ بڵێ بۆ نمونە ئەو سحرێکە خوای پەروەردگارە فەرمێ یفەرقون بین المرء وزوجه يعني پیاو ئافرەتەکەی لە یەک جیا ئەکەنەوە ئەگەر ئەم سحرە کرابێ بۆ نمونە ئەم سحرە کرابێ ئەم ئافرەتە ئەگەر سحرەکە لە ئافرەتەکە کرابێ هەچەنێ مێردەکەی ئەدینێ دڵی تەنگە بێ لە بەرچاوی مێردەکەی ناشرین ئەبێ والحاصل مێردەکەی قسەی خۆشی بۆ بکە هەدیەی بۆ بێنێتە هەچی بۆ بێنێ ئەم دڵی تەنگە بێ و هەروەها سەری بە تایبەتی ئەم دوو شوێنە تون ئەبێ و هەروەها جاری وا هەیە چاوی حساسیەتێ یا فرمێسک یا شتێک لەو بابەتی بەسەرا دێتە خوارەوە پێدا دێتە خوارەوە بە تایبەتی ئەگەر گوێی لە قورئان بێ و هەروەها جاری وایە هەناسە بڕکەی پێ ئەکەوێ نازانێت چییە مەسەلە جاری وایە دەمارەکانی تون ئەبێ لە ناو گیانە هەست بە شتێک ئەکا ئەگەڕێت دیارە سحر زۆرینەی هەرە زۆری شیاطین داخلی ئەو ئینسانە ئەبن ئەمەش حقیقەتێکی بەڵگەنەویستە هەرچەنە لێرە و لەوێ لە کەناڵەکان خەڵکانێک لێرە و لەوێ ئینکاری ئەوە ئەکەن کە جن ئەچێتە گیانی ئینسانەوە بەڵام ئەوە لای ئەهلی سنت و جەماعەت بڕاوەتەوە ئیجماعی ئەهلی سنت و جەماعەت هەیە علەما شێخ بن باز کۆمەڵێتر لە علەما ئیجماع دێنن لەسەر ئەو قەزەیە کاتی ئەم شایاتینە داخل بوو ئیتر بەناوی گیانی ئەگەڕێ زۆر بە ئاشکرا دیارە بە تایبەتی لە چ کاتێکا دەرەکەوێت بۆ نمونە نوێژ بکە بە تایبەتی لە چ کاتێکا دەرەکەوێت بۆ نمونە گوێی لە قورئان بێ یا بچێتە مەزلیس و ماڵێکەوە جەوێکی ئیمانی تێدا بێ لەم کاتانە زیاتر دەرەکە مامۆستا لە ئێستادا تەواوی ئەوانەی کە سحر و جادو نوشتە و ئەم کارە قێزەونانەکەن بەرگێکی ئاینیان بەسەر خۆیان ئاپۆشیوە واتە بە ناوی شێخ و لەگەڵ ڕێزمان مەلا و سەید و نازانم کۆمەڵێشتی دیکە کەمانە تەنها وەکڵێ ناوێکی بێناوەڕۆکن حاشا حازرینە شێخی ڕازگۆنە مەلای ڕازگۆنە سەیدی ڕازگۆ ئەمانە ناکە بۆچی لە ئێستادا ئاین بۆتە هۆکاری ئەوەی کەوا خەڵک پێی وابێ سحر و جادو نوشتە خەڵکانی ئاینی و زانایانی ئاینی و کەساتی ئاینەکانیکەن هۆکارەکان زۆرن یەکێک لە هۆکارانە ئەوەیە ژیان بەدەستی موسڵمانانەوە نییە ئەو حکوومات و دەسەڵاتانەی کە ئەمڕۆ دەسەڵاتی خەڵک بەدەستیانەوەیە بیرکردنەوەیکی ئەلمانیانەیە بۆیە کە سەر لە هیچ کەسێک دەرناکەن مسلمانان صاحبی خۆیان نین ئەگەر مسلمانان صاحبی خۆیان بن کەس ناتوانێت غەدر و غەل و غەش بکە لە شوێنێک باسی ئەوە کرا کە ساحیر ئایا لەم شارە هەیەوتم بەڵێ هەیە بەڵام ئێوە نایناسن ئێمە ئەیان ناسین بەس کێ گوێمان لێ ئەگرێ چۆن گوێمان لێ ئەگرن تا پێتانی بناسین ئەمانە ساحیرن کورت و مختصر ئەمە خاڵێکە کە ئەم سوڵتە و دەسەڵاتە سەر دەرناکا لە مۆزوع قرارێک دەرەکا بۆ نمونە سحر و جادو ساحر و جادوکەرەکان بگیرێن و ئەمە قرارێکی پیرۆزە بەڵام بە مقابلی ئەوە لەبەرەوەی لێی جیا ناکاتەوە ناتوانێت جیای بکاتەوە سەیرەکەی ئەو کەسانێشی کە بۆ خوا عیلاجی خەڵکەکەن ئەمەشی تێکەڵەکە ئەمە نەبوونی علم و شارەزایەک لەلایەن سوڵتە و دەسەڵاتەوە خاڵی یەکەمە خاڵی دووەم لاوازی ئیمانی موسڵمانان نەشارەزابوونی موسڵمانانە بە قورئان و سنەت ئێمە هەمومان نوێژەکەین هەموو خەڵک نوێژەکە بەڵام لە مزگەوتەکە بەر دەرگاکەیان لێ بگرە هەندێک پرسیاری سەرەتایی بکە لە ئەهلی مزگەوت لە ناو 500 کەسە دە کەسی نایزانێ ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە ئاگامان لە قورئان و سنەت نییە موسڵمانین نوێژەکەین عیبادەتەکەین لەخوا ئەترسین بەڵام ئاگامان لێ نییە بە شێوەیەکی نەزانانە ئەیکەین بۆیە هەر کەسێ ڕیشێکی دانا ئیمامێکی نایە نوکسەری بە ئاسانیت توانێت خەڵک بخەڵەتێنێ ئەوانێشی کە ئەمڕۆ ینی زۆر بە سەراحەت ئەیڵێم کە ئەمڕۆ با بڵێن جلوبەرگی مەلایەتیان پۆشیوە یا حتا جلوبەرگی مەلایەتی نەپۆشیوە بەڵام خەریکی ئەو ئیشانەیە لەبەر ئەوەی خەڵک نەزان حکوومەت سەری لێ دەرناکە زەمەنەکەی زەمەنی فیتنێ ینی فیتنەکان پێشتر ئیشارەم بۆ کرد تەنها ئەم بوارە ئەم ژیانەی ئەم لایەنی ژیانی نەگرتوێتەوە هەموو بوارەکانی ژیان تێک چووە بۆیە کە زۆر بە ئاسانی ئەتوانێت خۆی بشارێتەوە لەناو خەڵکا خۆی بک بمەلا لە خەڵک بەڵام ئایا ئەو مەلایەنە کە ناوێن مەلای حتا ئەوانەی لە مینبەرەکە لە کام مەدرسە دەرچوونە چی ئیجازەی داوە پێیان بستنە بەر مینبەر لە سەردەمێک کە موسڵمانان خاوەنی خۆیان بوون خاوەنی سوڵتە و دەسەڵات و حکوومەتی خۆیان بوون
لە مەدرسەکانی بیارە و وان و کێو ئەنحای ئەم وڵاتانەی خۆمان ئەم کوردستانی خۆمان ئەبواە گشتی ئیجازەی پێ بدایە ئەمجا بۆی هەبوو ئیجازە بدا بە خەڵک ئەمجا بۆی هەبوو ئیجازیان پێ نەدایە بۆی نەبوو بچێتە بەر مینبەر ئیجازیان پێ نەدایە بۆی نەبوو هیچ ئیشێکی ئیسلامی بکە بەس ئێستا کڵاوێکی نایە نوکسەرەوە سەر بە حیزبێک بێت دەسەڵاتێک بێ ڕێی خەنە بەر مینبەر بەیانی ئەبێتە مەلا لە خەڵک بەیانی ئەبێ خەڵکی نازانێت خەڵک بە ڕیش و بە ئیمامەیە خەڵکە ناسی بە علم و بە سەقافەت و بە دینداری ڕاستەقینەیە خەڵک ناناسێ بەڵام نیشانەکانیان زۆر دیارە زۆر ڕوونە ئەتوانی ساحیر زۆر بە ئاسانی بناسی و ئەهلی دین و لە خواترسانی زۆر بە ئاسانی بناسی کەواتە مامۆستا ئەو کەسی کە سحر و جادووی لێ دەکرێت گرنگترین چارەسەری چییە ئەبێ بە چ شتێک ئەم سحر و جادووە بەتاڵ بکرێتەوە لەسەر ئەو کەسە شێوازەکان جۆرا و جۆرن بەتاڵکردنەوەی یەکەم خاڵ شخصی ئەو نەفەرە خۆی ئیلتیزامێکی جوان بە نوێژەکانیەوە بکە بە تایبەتی ئەگەر پیا و بێ نوێژەکانی بە جەماعەت بکە لە مزگەوتە لە گشتی گرنگتر ئەوەیە نوێژی بەیانی بکە ئەگەر بتوانێت شەو نوێژ بکات ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە بۆ ئەو کەسە و دەستی بۆ هەر شتێک برد بسم الله بکە نان ئاو هەر ئیشێکی کرد بسم الله بکە ئەمە ئیتر ئەو سحرە تەسیری لەسەری کەم ئەبێت بەڵام مامۆستا زۆر کەسەیە کە نوێژی ژەکات و زۆر مەزبوطە لە نوێژکردن و لە ڕۆژوکردنا دەبینی دوجار تووشی کێشەیەک شتێک دەبێت دەوترێت سحری لێکراوە ئایا ئەم سحرە کار دەکات لەو جۆرە کەسانە سحر لە پێغەمبەری خوا کرا بە نەسی فەرمودەی صحیح لە پێغەمبەری خوا کرا ئایا ئەگەر سحر لە پێغەمبەری خوا بکرێ لە ئێمە من و تۆ ناکرێ بێگومان ئەکرێ بەڵام ئیلتیزام و دینداری ئەو کەسە خاڵێکی سەرەکیە بۆ بەتاڵبوونەوەی یا هیچ نەبێ بۆ لاواز بوون خاڵی دووهەم ئەو کەسەی کە تۆ داوای لێ ئەەکەی بۆت بەتاڵ بکات ئەم کەسە ئەبێ کەسێکی لەخوا ترس بێ ئەبێ شارەزا بێ ئەبێ بۆ خوا بەسوڵح ئەبێ نیەتی کۆکردنەوەی پۆڵوپاری خەڵک نەبێ ئەبێ کەسێک بیانی مەرجی هەیە بۆ نمونە تۆ کەسێ سحری ئافرەتێکی گەنجە ئەیبێ لە بەردەست گەنجێک ڕای ئەکشێنی ئەم گەنجە تا ئەخوێنێتە سەرێتا کۆتایی خوێندنەکە دڵی لای ئافرەتەکەیە ئەو کاتە ئەو سحرە تاسێ هیچ شتێکت بۆ ناکرێت بەتاڵ نابێتەوە یا ئەو شەیاطینە لەو کاتە ئەوەی شارەزا بێ ئەم حەقیقەتە باشە زانێ سێ فیتنە لەم قەزەیە هەیە فیتنەی پارە فیتنەی ئافرەت فیتنەی ضەلالەت واتە گومڕایی و شرک ئەبێ ئەو کەسە جارێ ئەو کەسە باش وایە ژنی هەبێ باش وایە کەسێکی بەتەمەن بێ ئەنجا کە سوکاری و ئافرەتە بە تایبەت کە باسی ئافرەتەکەم ئەبێ لەگەڵ یا بڕۆن لە ڕوانگەی قاعدەی قورئانی وەلا تەزیر و وازیرەة ویزرە ئوخرا ژن و مێردێکی بەختەوەر هەن بۆ خوا سوڵحاون بە جۆرێ لە جۆرەکان نەیان هێشتووە کاریگەری شەیتان و فیتنە بێتە نێو ماڵیانەوە ژنێکی خراپی دراوسیان سحرێکە لەم ژن و پیاوە ئیکاتە نێو خواردنەکەیانەوە یا ئیکاتە نێو جلو بەرگەکەیان و نێو سەرینەکەیانەوە ئەم ژن و پیاوە ساڵحە بەختەوەرە گوناهیان چیەکەوە سحر دێتە نێو ماڵەکەیانەوە گومانی تێدا نییە بێگوناهن هەڵەیەکە و هەڵەیەکی گەورەیشە بەرامبەریان ئەکرێ بەس پێشەوەی ئەمە وەڵام دەمۆ لێرەدا شوبهەیەک بۆ مسلمانان دروستە بێ ئایا ئەگەر پیاوێک صالح بێ ئافرەتی صالح بێ کەسێک ئەتوانێت بەردێ بداتە سەریان بشکێنێ بێگومان ئەتوانێت ئەتوانێت بیان کوژێ ئەتوانێت بهتانێکیان بۆ بکە سحریش ئاوهای بۆیە پیاو چەنێ صالح بێ ئافرەت چەنێ صالحە بێ کەسێک بیتەوێ زەرریان پێ بگەێنێ ئەتوانێت بەڵام ئەوە نەیتیایە بە بێ ئیزنی خوای تەعالە شتی وا نابی ئەبێ ئیزنی خوای لەسەر بێ ئیزنی خوایش ئیلا سیڕێکی تێدایە ئیلا پند و عیبرەتێکی تێدایە إلا هرشي الرؤى كات مسلمان عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير إن أصابته سراء صبر فكان شكر فكان خيرا له وإن أصابته ضراء صبر فكان خيرا له خير رويت يبكى يا شر رويت يبكى بخير بيأمس والله ما وصل سرنجام شيرازي أم خيزانة هلا وشي بيقومان أو هجد من سرقردانة بن سرنجام من على كان لكافتريا وبياو كوجي وسردرين أما ما بس موي أما جهر خير أبو مجنون بياو قرب سرا بلى هركس ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن حتى الشوكة يشاكها إلا كفر الله بها من خطاياه واتا هرشتي الربكات إيمان دا دركي بيبسي بيه خميك خفتك بيه والحاصل هر زرريك بيه هر زيانك بيه يكي لو أنا سحر بخير وبركة الرحمة بو أم إنسان أشكيتوا تنها چند روجك للدنيا ياد ماويك أتاو سحر لجاني أمياني صبر بقرية أبيت خير وبركة بوي بو قبر وقيامتي خواي پروردگار تاوانا كاني في هلا وريني بهوي أو زۆر باشە مامۆستا جەنابتان وەکو مامۆستایەکی ئاینی پەیامتان بۆ حکومەت و دەسەڵاتداران لایەنە پەیوەندیدارەکان زۆر جار مامۆستای ئاینی بیان مامۆستای قوتابی یا دکتۆر دەڵێ ئێمە ناچینەوە هۆڵەکانی خوێندن تا فلانە مافمان بۆ دابین نەکەن بۆچی مامۆستای ئاینی لە هەرێمی کوردستان کاتێک گەزانین
هۆکاری سەرەکی شیرازەپسانی کۆمەڵگە بەجۆی لە جۆرەکان هەڵوەشاندنەوەی خێزانەکان زۆربوونی خیانەت و ڕێژەی تەلاق پەیوەندی بە سیحر و جادو ئەمەوە هەیە یا زۆر جار سەرفکردنی پارەیەکی زۆر لەبەری کە شێخێ وتوێتی من نەتوانم مناڵێکتان پێ ببەخشم. بۆچی دەسەڵاتداران تا ئێستا نەهاتوون بە دەنگەوە کە ئەمە شیرازەی خێزان تێگەچێت. مەبەستمەوەی مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی لایەنە پەیوەندیدارەکان ئەوانەی کە لە بواری مزگەوت و کاری ئاینیا کارەکەن بۆچی بە شێوەیەکی گشتی نەیانتوانیوە داوا لە حکومەت بکەن کەوا ئێوە دەست بخەنە سەر فڵانە خەڵکی دەستبڕ بۆی حکومەتیش شوێن و بارگوبنەکەی پێچێتەوە. بێگومان مامۆسایانی ئاینی ڕاستەقینە ئەوانەی کە شارەزان لەخوا ئەترسن بەردەوام لە هەم و غەممی ئەم میلەتەیان چۆن بتوانن خەیرێکیان بۆ بەنسیب بکەن چۆن بتوانن شەڕێکیان لێ دوور بخەنەوە بە ئیزنی خوا. ئەمە گومانی تێدانی و جەنابی شەیزانی و هەموو خەڵکێکی بە ئینسافی ئەم حەقەتە ئەزانێ و مامۆسایانیش کەم تەرخەمیان نەکردو. بەڵام من تەنها ئەوەندە ئەڵێم کە ئێستاکێ پێشتر ئیشارەم پێکرد ئەم سوڵتە و دەسەڵاتانی ئەمڕۆ هەیە بەتایبەتی لە وڵاتی ئێمە سوڵتە و دەسەڵاتێکی ئەلمانیە. زۆر ئیشی بە مامۆسای ئاینی نییە، زۆر ئیشی بەو کەسانە نییە کە لە شتێکدا قوڵ بوونەتەوە بۆ دنیا و بۆ قیامەت. ئەوان تەنها لایەنی دنیایان گرتووە، بەڵام ئێمە لایەنی دنیا و قیامەتمان گرتووە. ئەزانین زۆر ئیشیان پێ نییە و مامۆسایانیش هەندێک مامۆسایشمان هەن کە جێگەکەیان شوێنەکەیان پلە و مەکانەتەکەیان کە تەسیری بەسەر خەڵکەوەی بەڕاستی کەم تەرخەمیان لەم قضیە مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ابن عباس ڕەزا ڕەحمەتی خوای لێبێت بۆمان دەگەڕێتەوە کە فەرموویەتی ئەی ابن عباس ئەگەر هەر هەموو خەڵکی سەرزەوی کۆ ببنەوە بۆ ئەوەی بیان سوودێکت پێ بگەێنن ئەگەر خوا مەیلی لەسەر نەبێ ویستی نەبێ پێت ناگا و ئەگەر هەر هەموو ئەمریکا و رووسیا و ئێران و عەلمانیەت و خەڵکی باش و شێخ و مەشایخ بیانێ زەرەرێکت پێ بگەێن ناڵەکەت لێ بسەنەوە ژنەکەت لێ بسەنەوە ئەگەر خوا ویستی لەسەر نەبێ ئەوان ناتوان. چۆن لە نێوان ئەم فەرمودەی پێغەمبەری پێشەوامان و سحر و جادو نوشتەدا تعامل بکەین. یعنی بۆ منە فەرمودەکە صحیحە لە مسند ئیمامی مسلمات و ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ و لە جەنابیش دەفەرمووی کەوا سحر کاریگەری و شوێنەواری زۆر خراپی هەیە. گومانی تێدا نییە قسەکە حەقە هەموو دنیا هەڵبسێ بیتەوێ قازانجێکت پێ بگەێنێ ئەگەر خوای پەروەردگار ویستی لەسەری نەبێ نابی و هەموو دنیا هەڵبسێ زیانێکت پێ بگەێنێ ئەگەر خوای ویستی لەسەری نەبێ نابی. سحر و جادو یا هەر شتێکی تریش ئەبێ بەویستی خوا بێ وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين. نەسی قورئانە هیچ شتێک هیچ کەسێک نایەوە بیکە ئیلا ئەبێ ویستی خوای لەسەر بێ. بەڵام خوای پەروەردگار ویستی بە شەڕ نییە. ئێمە بۆ تاقیکردنەوە هاتوونەتە ژیانی دنیا. چوار شت هەیە لە قەدەرە ئێستا کەلیمەی جەنابەت ئەی فەرمێچێتە بابی قەدەرەوە چوار شت هەیە لە قەدەرە زۆر گرنگە. ئەویش ئەوەیە خوای پەروەردگار علمی ئەزەلی هەیە کە من باشە بم یا خراپە بم خراپ ئەەکەم یا باشەکەم کە علمی ئەزەلی هەیە ئەو علمە ئەزەلی خۆی نووسیوەتەوە مەرتەبەی دووەمێتی. ئەمجا هیچ شتێ بێویستی خوا نابێ بەڵام خوای پەروەردگار منی دروست کردووە لایەنی شەڕی بۆ پیشان داوم بڕۆن کردومەتەوە لە ڕێی قورئان و پێغەمبەرانەوە لایەنی چاکە و خراپەیش بە هەمان شێوە بۆی ڕوون کردومەتەوە و شەیطانێکیش هەیە کە بە بەردەوامی کولی کەسێکمان قەرینێکمان لەگەڵایە بەرەو خراپەمان ئەبە. منم ئەو شەڕە ئەەکەم بەڵام ئەگەر خوای پەروەردگار ویستی لەسەری بێن نەیکەم نایکەم. زۆر باش مامۆستا کاتی بەرنامەکەمان هەر تەواو بووە بەڵام کۆتا قسەم ئەوەیە پەیامت بۆ خوای گەورە فەرمووی وإذا سألك عبادي عني فإني قريب. يعني دوعا باشترین شەکی دەستی مسلمانە بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پەیامت بۆ خەڵکێکەیە ناچێت شیرازەی کۆمەڵایەتی خێزانت تێک بدا مناڵی کەسێ بە کوشتن بدا سیارەی کەسێ بە هەڵگەڕان بدا بەڵام دەچێت بۆی خوا مناڵێکی پێبەخشێ بۆی مێردەکەی مەیلی پێبدا بۆەوەی خەسووی دوژمنایەتی و ڕقەبەرایەتی و تشەکانی دژی نەخوێنن تەنها ئەوێ زەرری لە خۆی لابدا. پەیامت بۆ ئەو خانمانە چیەکەوە پارەیەکی زۆرە خەنە دەستی خەڵکێکەوە ئایا بۆ منە دوعا باشترە یان نوشتە و جادو؟ گومانی تێدانێ نوشتە و جادو هەمووی خراپە و ئینسانی پێ کافرە بێ ئەگەر بڕای پێ بکە و گومان لەوە کەواتە پەیامت بۆ خانمانە چیە سەری ئەمانە بە قورئان هەیە. خوای پەروەردگارە فەرمێ نوح عليه السلام بە قەومەکەی فەرمێ لە سوورەتی نوحە فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين. وبنين يعني مناڵتان پێ بەخشێ بەچی بە ئیستیغفار و گەڕانەوە بەلای خوای پەروەردگار. بەڵکو ئوسلوبی خۆی هەیە عولەمای ئومەت ئەیزانن بەس بەداخەوە قەرارەی ئەمڕۆی لە کوردستان دەرچووە شملی مامۆسایانی ئاینی شەکان ڕوقێ بخێنە سەر خەڵکەوە بە پاکی بەچێت. ئەوەیش هەڵەیەکی بەڕاستی گەورەیە
و پێم وایە لە داهاتوو شابێ خوێنینەوەی تری بۆ بکرێ ئینشاءالله بەس من تەنها ئەوەنداڵم لە ڕێی ڕوقی شەرعی و لە ڕێی قورئان خوێندنەوە ئەگەر خوا ویستی لەسەری بوو خەڵکێک بێوێ خوا مناڵی پێ ئەبەخشێ بەڵگەی واقعی ژیانیشمان زۆر هەیە لەو بابەت. مامۆستا نوزادگیان زۆر سپاس دەکەم بابەتەکە زۆری ئەخیان بەڵام کاتی بەرنامەکەمان تەواو بوو. بەم دوو کەلیمە حەقی ئەوە نادەین وەکوڵی ئاو زۆرە کێشێ دەست خۆش بێ زۆر بەخێر بێ دووبارە.